سڵاوی خی گەورەتان لێبێت دیارە دوای ڕاگەاندنی لیستی موچە هەموو جارێک ئەمە دووبارە دەوێتەوە ئەمەی دەبینین دیمەنی پێدانی موچەی خانشینانە لە سنووری قەزای ڕانیە بەم شێوەیە ناوەکانی دەخوێننەوە یەک بێت دواتر دەبێت لە ژوورەوەش سرە بەگرێت جگەلەوەی کە لە دەرەوە بۆ ماوەیەکی درێژ سرەیان گرتووە هەیە لە ساعت 6 بیانی ساعت 5 بیانیەوە هاتووە لێرە سەرەی گرتووە ڕەنگە تاوەکو نیۆڕۆ یاخود ئەم ڕۆژە هەربەری نەکەوێت ڕۆژشتر بێتەوە ئەمە دۆخی خاننشینانە ئابەم تەمەنەوە دەبێت بەم شێوەیە لەم قوڕا و چڵپاوەدا سرە بگرن بۆ ماوەیەکی درێژ من دەمەوێت بچمە لای بەشێشان قسەیان لەگەڵ بکەین کا حاجی سڵاو لێبێ سڵاوی خوا لێبە کە حاجی سواس دەکەم ئەگە پێم بڵێن ئێوە هەموو جارێک هەموو مانگەی بەم شێوازە دەبێت موچە وەربگرن دۆخێکیش خراپ نییە بۆ ئێوە وڵای اینجا خراپ چاگە بەڵێ ئێستا موچەی مانگی چەندە وەری دەگرن ئەمان مانگی دەیە مانگی دێ ئەنی هێشتا موچەی دوو مانگی ساڵی پارتاوە مانگی یەکە عەفوەن بەڵێ مانگی یەکە ساڵی تازە بەڵێ یعنی مانگی 11 و 12 هیچ نەماوە مانگی 11 و 12 وەرنەگرتووە ناوە باشە دەبێت ئەبەم شێوازە ئێوە موچە وەربگرنیانەوە تا دەبێت بە شێوازە شایستە موچەتان پێ بدرێ دوایی دەبێتە ئەژماری من تەمەنەوە زۆر خراپتری شێشتان بە باشترە چۆنێکی بێت باشە ئێوە داواکارتان چییە کە بە شێوازی شایستە موچەتان پێ بدرێ وڵای پێمە خۆشە ئەم هاوەری گرین بەڵام تۆزێ بە ئاسانتر و بە خۆشتر بەس نەک بە ئاساکاریتان زۆر باشە ماوەسا بەڕێزا ماوەسا سڵاو لێبێ تو بێ سواز دەکەم دۆخی وەرگرتنی موچە چۆن بەڕێوە دەچێت والله هەنجا ڕۆژ بە ڕۆژ خراپترە وەزەکان جاران دەمانگوت ئەوە زەحمەتە بەڵام ئێستا هەژمان هاتۆ گۆڕە و لەوی خراپتریشە شکە بۆیە شتەکان هەموو شتەکان لی بەگومانی هەر شتێکە و حکوومەتی هەرێمە دەیکا هیچی جێ بە قانین دەناخۆگە بە سیستەمی هەژماری من بێ بەڵام بەڕێ کوپێکی بێ مەعاش لە وەخت خۆی بێ وەزارەتەکان لە 15 مانگەوە دابەش بکرێن تا سەری مانگ ئەو خەڵباڵە دروست نابێ بەڵام لە هەموو بێ سەرێکەوە نەمەعاش مەجاالێ وەری بگری نە لە کاتی خۆی دادێدنا مەسەنە 120 میلیارەکەی ئەگەر حکوومەتی هەرێم لە 15 مانگەوە بینێرێ هەم جار هەفتەش پێچووە ئەگەر هەر وەختێکی حکوومەت هەرێم ناربێتی هەفتەش زیاتر لە بەغدا پێ نەچووە حتمما بەغدا هەژمارەکەی بانقی ناردووە دواکەوتنی موچە گرفتی بۆ ئێوە دروست نەکردووە هەموو بانگێک بەرەوەڵە حتمما ئێستا معاش وەردەگرم هەچەندەوەی خۆم نیەوە وەکالەتە بەڵام معاش خۆمەوە خێرە سەوەرم نەگرتووە وەریگرم بەشم قەردەکانم ناکە بەشی ئاو کارەبا و لەوە کارباستەوە کارباش مەسەن بۆ ناتۆ زاویش وەگماری ئەوتە برادرە دەیگوت بۆ خۆم لە برادرێکم مامۆستا بوو لە تورکیا دەخوێن کوتی ئەمە 5 کەس بووین لە تەلەڤیزیۆنی قسەی کرد کوتی 5 کەس بووینە شوقەش دابووین کامل مواسەفات شوقەکە ئاویگەرمان دایم هەبوو کارەباشی دایم مانجی 30,000مان بۆ داهاتەوە 30,000 ئێرە کابرا لێرە 700,000 و 800,000 ملیۆن و بەختانزان تەلەڤیزیۆنی بینین باڕاشتەکان هیچی لە جێ خۆی نینە من دەچمە لای بەشێک لەو خاتونانە ئافرەتانی بەتەمەنی شاتون دیارە لێرە سەریان گرتووە ئابم دۆخەوە سڵاوتان لێبێت یەکێک تا قسەما بۆکەن پورێ ژان سڵاوتان لێبێ ئێوە پێیامتان چییە دۆخی وەرگرتنی موچە چۆنە ئابم شێوازە دەبێ ئێوە وەربگرن ئەوە دەنبینن چۆن لە سەعات چەندەوە هاتووی تۆ کوڕە لە شەوێ دیوە هەویم تەسمی لە شێوەوە هەوێت تەسلیم کردو هێشتا بەر نەکەوتەوە نیوەڕۆیە ناوە باشە چاوەڕێەکەی ئەمڕۆ بەرکەوێ وای خوا دەزان ئەو دادەیە ژان داد سڵاو لێبێ خواتنا سەر کوڕی من بەخێر خەیامەت چییە تۆ نیگەران دیاری والله مەحاج ئەو مەحاج نییە بە شێوی ژیانی خۆمان نییە 120,000 نەدەنی ئەویژەوە چ ژیانەکە تەماشایکە ئەو قورشێلیە یا قوربانی تو ماڵ بابی بەخێر بێن سەر پێم بڵێن دواکەوتنی موچە گرفتی بۆ دروست نەکردووە درستی نەکردووە ئەی بابا ئەومە صعب حایلێ صعب ئەها کرێتیە هیچیان نیە گوناهنینە ئەو خەڵکە ئەم پارەی کە وەری دەگرن بەشی بژێوی ژانتان دەکا یان دەبێت لە قەرزی بدەیەوە والله پارەی کاربای هەر هیچ ئەو کاربای هەر نادەم هەر هیچ ناکە دا حاجی چۆنی لە ساعت چەندەوە هاتوێتەوە وەڵای دە ساعت 8 لە ساعت 8 هاتووی هێشتا بەر نەکەوتووە نەخوای بەرم نەکەوتو ئێستا ئەوە حاڵەتی دانکەکە وەڵای وە حاڵ نییە وە ژیان نییە هەموو جارێ ئەبۆ شێوازە وەری دەگرن سێ مانگە ئاوای بەردەگری لەکوێوە هاتووی وەڵا دە لە ڕانێ هاتوم بەسەرەوە ئەم موچەی کە وەری دەگرن بەشی بژێوی ژانتان ناوەڵە بەش ناکە بەشی دکتۆریکا بەشی شتکڕینێکا کەسب کاریشم نییە
ئەو تا کارە بەش چەندی دەستێن پارەی دەفەرمو 100,000 200,000 300,000 دەستێن ئەمیش بەتەنم کەسم نییە دەسەڵاتداران خەمساردن بەرامبەرەوە دەستەڵاتداری چی کاکە ئاگایان لە خەمی میلەت نییە ناوەڵڵا ئاگا لە خەمی میلەت بەوانە دەبوو ناوەڵڵا ژیان نەتی لاگا سەلامەت دەمەوێت دیمەنەکان تا بۆ بگوازینەوە رابي أحمد بابكر رابي أحمد بابكر رابي ولا كافي ولا رابي ولا رابي